هەلو واشنگتن بەرنمەیەکە کۆپشکە کوردی یا دەنگی ئەمریکا بەڵاو دەکات. خۆشەویستان جارێکی تریش بەخێربێنەوە بۆ بیستنی بەرنامەی هەلو واشنگتن. ئازیزان لەگەڵ ئەمە پێشهاتە نوێیانەی عێراق جارێکی دیکە کێشەی ناوچە دابڕاوەکان هاتوتەوە بەرباس بەپێی هەواڵەکان کە لە عێراقەوە دەکەن گروپی داعش چەند ناوچەی باکووری ڕۆژاوای عێراقیان کۆنتڕۆڵ کردووە، لەوانشدا شاری مووسڵ. ئەم گۆڕانکاریە نوێچ کاریگەری بەسەر مەسەلی کووردا دەبێت. مەترسیەکانی داعش بۆ سەر ناوچە دابڕاوەکانی هەرێمی کوردستانی عێراق چی دەبێت؟ بۆ ئەم مەبەستە میواندارێتی سەرکەوت شەمسەدین دەکەین، سەرکەوت خوێندکاری ماستەر و بابەتی ماستەرەکەشی تایبەتە بە ئاسایشی جیهانی. سەرەتا کاک سەرکەوت بەخێربێی بۆ بەرنامەی هەلو واشنگتن. کاک سەرکەوت بەو پرسیارە دەست پێ بکەین کە ڕاستە پرسیارێکی فراوانە، بەڵام دەمانوێت لێرەوە دەست پێ بکەین. گروپی داعش چییە؟ ئەمە تەنها گروپێکی با بڵین تێرۆریستی ڕێکخراوێکی تێرۆریستی یاخود دەکرێت بڵین سیناریۆیەکی زۆر گەورەترە لە پشت ئەمە؟ لە ڕاستیە ئەگەر قسە لەسەر داعش بکەین، ئەمە درێژکراوەیەکی ئەو یاخی بوونە یان شێوازێک لە بەرپەرزانەوەی هێزەکانی ئەمریکایە کە لە 2023ەوە دەستی پێکردووە تا ئێستا بەردەوامە لە چوارچێوەی ماوەیەک لە چوارچێوەی قاعیدا بووە، ماوەیەک لە چوارچێوەی مقاومەتی عراقیە بووە. لە ڕاستیە داعش کۆمەڵە گۆڕانکاری بەسەر هاتووە، چەندین قۆناغی تێپەڕاندووە لە سەردەمی ئەبوو موسعەب زەرقاویەوە بۆ ئەو بەکر بەغدادی کە سەرکردەی تازەیانە، چەندین قۆناغی تێپەڕاندووە. بەڵام ئەوەی کە ڕوو ئەدا ئایا لە ڕاستیە بەس داعشە ئەوەی کە ئەم بەردۆخە کە لە مووسڵ دروست بووە؟ نەخێر، ئەمە سێ گروپی سەرەکی ڕۆڵی سەرەکیە بینن لەم بارودۆخەی کە مووسڵ کۆنتڕۆڵ کراوە، بەشێک لە ناوچە سونەکان کۆنتڕۆڵ کراوە، کە گروپی هەرە سەرەکیان گروپی داعشە کە بریتیە لە سونە ڕادیکاڵ ئیسلامیەکانی عراق و سووریا بەیەکەوە یەکیان گرتووە. دووهەم نەقشبەندیەکان کە بریتین لە شوێنکەوتوانی ڕژێمی پێشوو باسیەکانن. سێهەم بریتیە لە کە لە هەر هەمویان گرنگترە لە ڕاستیە یاخی بۆ سونەکان، واتە عەشایری سونی شەڕکەری سونی کە کاتی خۆشی پێشتر ئەمریکا لە چوارچێوەی سەحوا ئەم هێزەی ڕێخست بوو. واتە سێ ئەجێندای جیاوازە لە ڕاستیە ئامانجی هەرسێکیان لە ئێستاە لە قۆناغی سەرەتاییە ڕووخاندنی دەسەڵاتی شیعەیە لە عێراقا، وەلانی کەم ئەگەر ئەوەش ڕوونەدا کەمکردنەوەی دەسەڵاتێتی و هەیمەنێتی بەسەر ناوچە سونەکانە. ئەمە وەکو ئەجندایەکی گشتی، بەڵام ڕاستیە خاوەنی سێ باگراوندی جیاوازن، ڕوئیای جیاوازیان هەیە و لە ماوەی درێژخایانە کێشە و ململانێ لە نێوان ئەم هێزانە لە ڕاستیە گەورەتر ئەبێ و دروستتر ئەبێ و بەشێکیشە لە ڕاستیە بتێنێت، بەشێکیشە لە ململانەی سونە و شیعە کە ئێستا لە دوای 2023ەوە تەقیوەتەوە بە تەواوەتی لە دوای داگیرکردنی عێراقەوە لەن ئەمریکاوە کە ئێستا بەردەوام سەری هەڵ ئەداتەوە جارێکی تر بە شێوازی جیاواز. باشە کاک سەرکەوت، ئەگەر هێزەکانی ئەمریکا تا ئێستا لە عێراق بوونایە، پێت وایە ئەم ڕووداوانە لە عێراق ڕووی بدایە؟ لە ڕاستیە ئەگەر بگەڕێنەوە بۆ 2023 سەرەتای 2023 تا 2011 کاتێک هێزەکانی ئەمریکا عێراقیان بەجێهێشت، تەماشا بکەین ئەو کاتێ ئەوان لێو بوون بارودۆخەکە چۆن بوو. بارودۆخەکە لە ئێستا باشتر نەبوو. ڕاستە جێشی عێراقی ورەی دەڕادێ بەرسر بوو لەبەرەوەی هێزی ئەمریکا لە واقعەکە لەوێ هەبوو، چەندین جار ئەم محاولە نەکراوە. ئایا هێزی ئەمریکا توانی فەلوجە ئامنکە؟ نەخێر. توانی ئیستیقراری ناوچە سونەکان و تکریدوانە بکە؟ نەخێر. کاتێ ئەمریکا ئەم ناوچانی جێهێشت، ئەم کێشانی بە هەڵواسراوی بەجێهێشت عێراق، کێشەی سونەی چارەسەر نەکرد، ململانی بینی کورد و عەرەب بەتایبەتی بەغەدا چارەسەر نەکرد لە کێشەی ناوچە جناوەکانە. ئەمە چەندین جار ئاماژەی پێکراوە. لێکۆڵەرێکی سەربازی لە گۆڤاری فۆرن پۆلیسیە ئەمڕۆ قسەی کردووە کە ئەڵێ ئەمە کاتی ئێمە عێراق جێهێشت چاوەڕێ ئەمەمانە کرد. واتە ئەمە بابەتێک کە چاوەڕوانکراوە بەنسبەت کوردەوە، چاوەڕوانکراوە بەنسبەت بەشێک لە شیعەوە، چاوەڕوانکراوە بەنسبەت ئەمریکا خۆشیەوە بەشێکی چاوەڕوانکراوە. باشە، پێشەوەی بچینە با بڵین سەر مەسەلەی کورد و ناوچە دابڕاوەکانی هەرێمی کوردستان، ئەمێ ئەو پرسیارش بکەم، بژارەکان لە ئێستادا لە بەردەم وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا چییە؟ لە ڕاستیە ئێستا وەک ئاگادارن لە میدیاکانی ئەمریکا قسەیەکی زۆر لەسەر ئەم بابەتێکرێن، بابەتە تەنها پەیوەندی نییە بە عێراقەوە، پەیوەندی زۆریکی بە ئەمریکا هەیە لە شارعی ئەمریکی و میدیای ئەمریکا قسەی زۆر لەسەر ئەکرێت کە ئەمریکا بێت چی بکە. چونکە کاتێک کە لە ئەمریکایان پرسی ئێوە بۆچی چون بۆ عێراق، ئەوەی کە بووی چون نەتان دۆزیەوە، بەڵام دواتر وەڵامەکە ئەوە بوو کە ئێمە عێراقێکی دیموکراتمان جێهێشتووە، هەڵبژاردن بەڕێوەیە، هێزەکان بەیەکەوە ئەژینەوەوانە، بەڵام لە ئێستاوە دەرکەوت وا دەرنەچوو. ئەوەی کە ئەمریکا بۆی چوو نەبوو، ئەوشی کە جێی هێشت، ئەو ئامانجەی کە جێی هێشت و على اساس وەکو دەستکەوتێک بۆ قوربانێکی زۆریان داوە، پارێکی زۆریان سەرف کردووە لە جێشی عێراقیە لە عێراق خۆیان. چی بوو نەتیجەکەی ئەنجامەکەی؟ ئەو پرسیارە ڕوبەڕووی ئیداری ئەمریکا کرێتەوە. بژاردەکان سەرۆک ئۆباما دوێنێ قسەی کرد کە بژاردەکان چەند بژاردەیەک هەیە، یەکێک لەوانە هاوکاریکردنی سەربازی دیسانەوە
عراق بەڵام سەرۆک ئۆباما ئاماژەی بە شتێک کرد کە ئەوە زۆر گرنگە تیشکی بخرێتە سەر کە ئەویش لە ماوەی کورتخایانە واتە ئەگەر هاریکاری سەربازی بکرێت هەرچەندە سەرباز نانێتەوە بە عراق بەڵام هاریکاری سەربازی ڕەنگە لە ڕێگەی فڕۆکەوە لە ڕێگەی فڕۆکەی بێ فڕۆکەوانەوە ئەوانەوە بە تایبەتی لە ڕێگەی هێزەکانی ناتۆ ڕەنگە هاوکاری عراق بکرێ کە باشە هاوکاری هێزی عێراقیەکەن یاخود با بڵین هێزی عێراقی کە ئێستا تا ڕادێک هێزی عێراقی شکستیە ناوە بینیمان لە ناوچەکان یاخود بە شێوەیەکی تر هاوکاری عێراقەکان هەتا ئێستا واشنگتن سوورە لەسەرەوەی کە هاوکاری هێزەکانی حکوومەتی ناوەندی عراقی بکە و لە اختیارێکی تر لە ئێستا لە ئاران نییە ئەو هاوکاریکردنە دیارە ڕەنگە بەشێک لە شێوەیە لە شێوەکان ئەمریکا هاوکاریەکی هێزی ئاسمانی بکە لە هێزی ئاسمانی عراق ئێستا پێویستی بە هاوکاریە هیچ توانایەکی ئەوتۆی نییە بەڵام ئەوەی کە سەرۆک ئۆباما باسی کرد لە ماوەی درێژخایانە ئەم پرسە بە کێشەی چارەسەری سەربازی چارەسەر ناکرێت کۆتایی نایە پرسێک کە پەیوەندی بە پەراوێزخستنی سونەوە هەیە پەیوەندی بە لێدان لە سونەوە هەیە لە 2023 کە ئەمە بەردەوامە بە تایبەتی دوای جێهێشتنی ئەمریکا جێهێشتنی عراق لەلایەن ئەمریکیەکانەوە ئەمە بە تەواوەتی تۆخ کراوەتەوە و ئەم لێدانە بەردەوام بووە و بەڕاستی بە کەمگرتنی سونە لەلایەن هێزی حکوومەتی عراقیەوە و لەلایەن ئەمریکیەکانەوە ئەم بارودۆخی ئێستا هێنایە پێشەوە کە زنجیرەیەک هەیە لە دوای 2023 چۆنەتی لێدان لە سونەکان هەتا ئێستا بەردەوامی هەیە کەواتە پێویستی بە توێژ و ڕێککەوتنە لەگەڵ سونەکانە بێگومان بەبێ ماماڵەکردن و تاوان ئەو تاکە سێ وەکوتمان سێ گروپیتیایە تاکە گروپێک کە بتوانانی گفتوگوی لەگەڵا بکەیت کە بتوانی ئەم بابەتەیەک لایەکلاکەیتەوە عشایری سونەیە و شەڕکەرە سونەکانن کە ئەوان لە ڕاستیە ئامانجێکی تریان هەیە ئامانجی ئەوان جیاوازە لە دەوڵەتی ئیسلامی لە عراق و سووریا و جیاوازە لە باسیەکان بەڵام لە ئێستا ئەوان دوهەمین کاتی خوانیان بەکارهێنا خۆپیشاندانیان کردم وای 2 ساڵ نە ئەمریکانە هیچ کەسی جوابی نەدانەوە ئەوان لە بەژاری پرۆسی سیاسیان کرد سەحوایان هەبوو مالکی هەڵی وەشاندەوە یان چەندین ڕێگەیان گرتە بەر هیچ چارەسەرێکی نەبوو دوجار لە ناچاریە پەنایان بردوێتە بەر داعش و ئێستا لە ماوەی داهاتوو ئەگەرم پرۆسیە بەردەوام بێت کێشەش لە نێوان سونەکان و عشایری سونی و لە داعش و باسیەکانە دروستە بێت لە ناوچانە بۆ ئیدارەکردنی ناوچەکان باشە کاک سەرکەوت وەکو بینیمان کە با بڵین کاتێکە مووسڵیان کۆنتترۆل کرد تۆ پێت وایە هێزەکە ئەوە نەزەبەلاح و گەورە بوو کە بتوانن مووسڵ کۆنتترۆل بکەن یاخود پشتیوانیان لە ناوخۆی مووسڵە هەبوو لەلایەن خەڵکی ناو مووسڵەوە پشتیوانی کرابوون بێگومان ئەوە نقطەی خاڵی ئەساسیەکە ئەمەیە کە ئەمە چۆن ئەکرێت چەند هزار سەربازێک چەند هزار چەکدارێک کە ڕوبەڕووی هێزێکی گەوری و کوجێشی عراقی بێتەوە لە مووسڵە نزیکی زیاتر لە 6,000 سەربازیان لێەوە بۆ بەهێزی پێشکەوت و بەڵامەوەی کە هەیە ئەمە شێوازێک لە ڕاپەڕینی خەڵک بۆ لە ڕاستیە دژی هێزەکانی سوپای عراق و بارودۆخێک بۆ پلان بۆدا ڕێژاو بۆ پێشتر بە تایبەتی لەیان دەوڵەتی ئیسلامی عراق و باسیەکان نەقشبەندی و بەشێک لەسەر لە عشایری سونی کە تیا بەشدار بوون ئەوە بوو کە باس ئەکرێت بەشێک لە سەرکردەکانی عراق شێوازێک لە ڕوبەڕووبوونەوەی نادیاریان بینیوە لە مووسڵاوەتە تاقەکردن هەبووە بەڵام هیچ شوێنێک دیار نەبوو ئەمان بتوان ڕوبەڕووی بنەوە و شێوازێک لەوە هەبووە کە هەستێکی وا بۆ جێشی عراقی دروستکراوە کە تەواوی مووسڵ لیان ڕاپەڕیوە کە تەواوی بەتاکی دوورە بەردانی جێشی عراقی یەکێکە لە کێشەکان چکم ڕوبەڕووبوونەوەی نەداوە چەند جەرباسی عراق لە بەرەکانی جەنگا کوژراون شتێکی وامان لە بەردەستان نییە ینی ئامارێکی وا لە بەردەستان نییە بەڵام ئەوەی کە هەیە لە ڕاستیە ڕاپەڕین یەک شێواز لە ڕاپەڕینی سونەکان ڕۆڵی تەواوی کاریگەری هەیە لە دروستبوونی ئەو بەو خێرایە شکاندنی جێشی عراقی باشە ئەم کێشانە و با بڵین بەڕوونی بڵم داعش چمەترسێکی بوو سەر ناوچەدا بڕاوەکانی هەرێمی کوردستانێ مەبەستم لەو ناوچانەی کە زۆربەی دانیشتوانی کوردن دەتوانن ببن بە مەترسی بۆ سەر ئەو ناوچانە ئەگەر پشتیوانیان لە ناوخۆی ناوچەکەنە بێت لە ڕاستیە کورد لە ناوچەی ئەوەی ناوچانەی پێوتە ناوچەی جێناوەکەکان سنوورێکی یەکجار دوور و درێژی لەگەڵ ناوچەی سونە نشینە هەیە و ئەم ناوچانە لە ئێستا بەشێکی زۆران لەژێر کۆنتترۆلی داعشان واتە سنووری سونەکان هاو سنووری لەگەڵ سونەکانە لە قۆناغی ئێستایا شەڕی ئامانجی سەرەکی هەرسێ گروپەکە داعش و سونەکان و لە ڕاستیە باسیەکانیش لێدانە لە بەغدا و گرتنی بەغدایە و ڕوخاندنی حکوومەتی عراقیە کە ئەمە ئامانجە سەرەکیەکەیە بەڵام لە ماوەی درێژخانە بەتەکید ڕوبەڕبوونەوە لەگەڵ کووردا ئەبێ و ئامانجی داهاتویانە کە ئەو ناوچانی کە ئەوان پیان وایە کە بەتایبەتی کەرکووک و ئەو ناوچانی دەوروبەری کەرکووک دەوروبەری مووسڵکەوان بە هیچ شێوەیە قەناعەت نەک بە دەستوری عراقی ناکەن قەناعەت مادی سەوچل ناکەن بە هیچ شتێک لەوان ناکەن لە ماوەی درێژخانە ئەو ناوچانە دەبێتە ناوچی جدملانیان ئەگەر بێت و سەرکەوتن بەدەست بێنن و بتوان لەو ناوچانە بمێنەوە دوای دینە سەر ئەوەی کە بزانین کورد چۆن مامەڵە بکات لەگەڵ ئەمە دێنە سەر ئەو مەسلەیە بەڵام ئێستا پاملێنمان عومەر فەرهادی لەگەڵمانە لەسەر هێڵی تەلەفۆن ئەم کاتت باش کاک عومەر کاک عومەر گوێت لێمانە بەڵێ فەرموو ئەوە پەیوەندیەکەت بەپسرا بۆیە
دواکەوتین بەڕاستی من بابەتێکی گرینگە زۆر پرسیارم لە نوانە بەڕێزەکەت هەیە ئەو فتوای ئەوڕۆ دەورە مەرجعی شیعی عێراقی سیستانی دەری کرد بۆ بەناوی ئەوەی کە ئەوانە دژە تیرۆر و داوای جیهاد لە ئاینی ئیسلامی واتە دژی ئەوانەی کە کافرن و باوریان بەخوا و بە ئیمانی و بڵین ئاینی ئیسلامی نییە ئەوانەی کە بەناوی داعش قسە دەکەن هەندێک دەڵێن ئەوانە کۆنەباسین هەندێک دەڵێن گروپی نەخشین ئەوەی نەخشبەندیەکانن کە سەر بە عزت دووری کەسی جوەمی ناوحزبی باسی لە ناو بردراوە ئەتر قسەی زۆر هەیە کە ئەوە شەڕێکی سونە و شیعەیە ئەما دەزانین پروشتی ئەوە لەوانەیە هەرێمی کوردستانیش بگرێتەوە ئەگەر شەڕەکە زیاتر ینی ئەپەڕەبستنی ئەو فتوایانە فتوای ئاینی تێکەڵبوونی پیاوانی ئاینی بە بارودۆخی ناو عێراق بارودۆخەکە گرشتر ناکە ئایا مەترسی ئەوەی نییە کە شەڕی ئەهلی وەکوکردن شەڕێکی خوێناوی زۆر دڵزە و گەرمی لێ بکەوێتەوە کە قوربانیانی بە هەزاران بێەوە چەند ڕەوشی عێراق نائارامە و زیاتر ئەوە ببێتەوە و دژمنداری نێوان شیعە و سوننە نێوان کورد و عەرەب ئەوانە پەرەبستنی ئایا دەستێکی دەرەکی لە پشت ئەو حاڵەتە نییە هەم پرسیارەکان زۆرە من ئەوە پرسیاری من نییە شخصی باوە بکەن لە ناو خەڵکینەوە خەڵک زۆر پرسیارانە دەکەن و دەپرسن ئەمە چۆن واسەری هەڵدا و چۆن ئەو سوپایە هەمووی ڕای کرد و هەمووی بڕۆیشت و بەجێ هێشت و ئەو چەکانەی فرەدا ئەو چەکانە کەوتنە دەست خەڵکی تر پرسیار زۆرم حەز دەکەم میوانە بەڕێزەکە وەڵامم بداتەوە. بەڵێ زۆر سوپاس کاک عومەر فەرادی لە هەولێرەوە بەڵێ کاک سەرکەوت گوێت لە پرسیارەکانی کاک عومەر بوو لە ڕاستیە فتواکەی تازەترین با بڵێن ئەوەی پێشاتەکان کە هەیە فتواکەی سیستانیە کە مەرجعی باڵای شیعەکانە ئەم فتوایە کاریگەریەکی زۆری ئەبێت لەسەر قوڵترکردنەوەی ئاڵۆستربوونی کێشەکە هەر لەبەر ئەوەی کە ئەم فتوای ئەم هەیەەوە هەر لەبەر وجودی لە ڕاستیە شێوازێک لە میلیشیای خەوتووی شیعە لە بەغداد و ناوچە شیعەنشینەکانە من بە زەحمەتی ئەبینم داعش بتوانێت بەغدا بگرێت ڕەنگە بەشێک لە بەغدا کێشەی بۆ دروستکەوە ڕەنگە ڕوبەڕوو بێتەوە بەڵام ئایا ئەمە بێتە هۆی ئەم فتوایە بێتە هۆی شەڕی سونە و شیعە لە ڕاستیە شەڕێکی ڕانەگەیانداوی سونە و شیعە هەیە لە ئەرزی واقع هەیە ڕوبەڕوونەوە هەیە ئەوەی کە نوێنەرایەتی شەڕی شیعەکە نیسامی عراقیە سیستەمی عراقیە کە بەڕاستی بە شیعە کراوە کە بەڕاستی حسابی بۆ حکوومەتە مەحەلەکانی ناوچە سونیەکان ناکە هێزە سەربازیەکانیان ناکە و ئەوەی کە لە ڕابردوو لە 80 ساڵی ڕابردووە سونە بنیاتی ناوە و ئەوان لە سا 20 بوون بەڵام لە 90 هەموو پۆستە استراتیژیەکانی عراقیان کۆنترۆل کردبوو و بەشێکی هەرە زۆری لە 70 جێشی عراقی پێداگاتبوو لە سونەکان ئەمە هەر هەمووی لەو دوورخراوەتەوە ئێستا سونە لە ماوەی 8 ساڵک زیاتر لە 8 ساڵ بڵین 11 ساڵ لە دوای جێشتنی داگیرکردنی عراقەوە بوونەتە کەمینەیە کە لە جێشی عراقیە کەمتر لە ساعدە و لە سا 15 بەرەکەوێت ئەمە شێوازێک لە پاکتاوی ڕەگەزیە دوو شتی زۆر گرنگەیە دوو یاسا هەیە کە حکوومەتی عراقی دەری کردووە یەکەم یاسای دژە تیرۆر و دووەم یاسای ڕیشەکێشکردنی بەعز ئەم دوو یاسای خراپ بەکارهێنراوە لە ڕیشەکێشکردنی سونەیە لە ڕاستیە لە سەرکردەکانی سونە لە کەسە باڵاکانی سونە بەرپرسەکانیانە ئەمەی کە ئەمڕۆ سیستانی ڕایگەیاندووە ڕۆڵێکی گەورەی ئەبێت لە تۆحکردنەوە چونکم لە ڕاستیە کۆمەڵە لە شیعە لە ناوچەی جەرگەیشی سونەکانە ئەژین وەکو سامەڕا و بەشێک لە مووسڵوانە ئەژین و بەشێک لە سونەکانیش هەنێک لە ناو بەغدا ئەژین ئەگەری چاوەڕوان ئەوە کرێت کە داعش لە بەغدا نزیک بێتەوە شەڕ نزیکی بەغدا بێتەوە شەڕی ئەهلیەکی قورستر لە ناو بەغا دروست بێ بارودۆخێک بەڵام من چاوەڕوانی ئەوە ئەەکەم کە بەتایبەتی بە دەستوەردانی ئەمریکا کە بارودۆخەکەی یەکجار بەو ڕادەیە قوڵ نەبێت و سەبارەت بەوەی دەستێوەردانی دەرەکی ئەمە دەستێکی دەرەکی وانە لە ڕاستی ئەمە بابەتێکی پلان بۆ داڕێژراوە لە مێژە لە دوای ڕوخانی عراقەوە بەشێک لە بەعسیەکان بەشێک لەم هێزانە چاوەڕوانی ئەوە بوون چەندین هەوڵیان داوە چەندین جار هەوڵیان داوە ئەم حکومەتە بڕوخێنن و چەندین شەڕ و ململانی هەبووە لە ئەرزی واقعە چەندین جار پەلاماری شارەکان فەلوجە بە هیچ شێوەیەک نەتوانراوە کۆنتڕۆڵ بکرێن لەلایەن ئەمریکا و لەلایەن حکومەتی عراقیەوە ئەنبار و ئەوانە و ئەمە ئاماژەیەکی قورسەکەوەی چیوە ئەکا لەوەی کە ئەو ناوچانە نەتوانێت کۆنتڕۆڵ بکرێت ئەگەر بەراوردێکی بکەین ناوچە سونەکان وەزئی چۆنە بارودۆخی ناوچە سونەکان چۆنە بۆەوەی لە نەخشەکە بیبینین بۆچی ئەم بارودۆخە ڕوئەدا تەماشاکە لە 24 بێکاری لە عراق لە ناوچە سونە نشینەکانایە لە 120 بودجەی هەرین هەموو ناوچە سونەکان لە 120 بودجەکەیان نەک لە 120 بودجەی عراق بودجەی خۆیان لە 120 جێبەجێ نەکراوە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە هەی بێخەدەماتێکی یەکجار زۆر ناوچە سونەکانی گرتوتەوە لە هەموو پۆستە باڵاکانی جێشی عراقیە پەراوێز خراون لە خوێندنی باڵا پەراوێز خراون پۆستەکانی مدیریەتی عام و بەگشتی لە ناوچە سونە نشینەکانە کۆنتڕۆڵ کراوە لەلایەن شیعە و لەلایەن بەتایبەتی حیزبی داوانە کراوە پەراوێز خستنێک و بە تەواوەتی کەواتە پێ دوای ئەمە کاردانەوەیکی ئەو پەراوێز خستنەیە بەتەکید بێگومان بتێونێت ئەجەندای دەرەکی تایە ئەجەندای سعود و قەتەر لەم بابەتە هەیە بەڵام تۆ ئەگە گراوندێک نەبێت لە ئەرزی واقعە
تیرۆریست خۆتەزانی ئامانجی ڕابردوویان بریتی بۆ لە تەقینەوە گرتنی مەعسکەرێک پەلاماردانی چەند جێیشێک فڕاندنی کۆمەڵی خەڵک ئەوەی ئێسەی بینی ئەوێ حکومکە ئەم حکومکردنە ڕوئایەکی تری هەیە فراوانترە و ئەوەی ڕێگە ئەدام حکومکردنە ڕووبدا تەنها عشایری سنی و شەرکەرەکانی سنن ئەتوان ئەم کارە بکەن بە هاوکاری ئەوان نەبێ نەبعسیەکان ئەتوان ئەمە بکەن چونکە لە ڕاستیا باسیەکان نە تورکیا قبولی ئەکا لە باسیەکان نە ئەمریکا و نە لە بەردۆخی ناخۆی نە کوردیش باسیەکانی پێ قبوڵە و نە داعشیشی پێ قبوڵە ئەوەی کە گرنگە لێرە هەست بە مەترسیەکە بکرێت تەنها تەرکیز لەسەر تیرۆر نەکرێتەوە ئەمە سونەیە لە ڕاستیا ئەمە سەرنجامی پراوێزخستنی سونەیە بۆیە زۆر گرنگە گفتوگۆ لەگەڵ سونا بکرێ بۆی باردۆخ بۆ ئەمریکاش زۆر گرنگە گفتوگۆ لەگەڵ سونا بکە عشایری سونا بکە کە گرنتی تەواویان پێ بدەن یاسای دژە تیرۆر هەڵبوەشێنرێتەوە یاسای ڕێشەکێتکردنی بەعش ڕابوەستێنرێت و بەڕاستی بارودۆخێکی ئاسایی بۆ ناوچە سوونەکان بگەڕێنرێتەوە حکوومەتی عراقی پێک بهێنرێ ئەم بەڕێزەی کە دوو دەورەیە سەرۆکی وەزیرانی عراق بە هیچ شێوەیە جارێکی تر نە لەلایەن شیعە و نەلایەن کورد و ناسوونەوە ناتوانێت جارێکی تر بارودۆخ کۆنتڕۆڵ بکە گرنگە هەرچەند هەندێک کەس لە هەنە لە شیکەرەوەکان لە ئێستا پێیان وایە بۆ بارودۆخی ئێستا ئینتیقالی ئەمریکا ڕاستەخۆ دەست وەربدا یەکێک جگە لە بژاردە سەربازیەکان سەرۆک وەزیرانێکی یا کورد دابنێن یا تورکمان یا کەسێک دابنێن تاوەکو نە بارودۆخەکە هێور ئەبێتەوە و چونکە لە ئێستا زەحمەتە لەسەر شیعەیەک یا لەسەر سونیەک ڕێبکەوین بۆ هیچ پۆسێ لە پۆسە هەرە دیارەکانی عراق. باشە کورد لێرەیە چۆن مامەڵە بکە هەندێک دەڵێن وا باشترە کە کورد با بڵێن خۆی تێوەرنەدات با بڵێن کارێک نەکا کە با بڵێن زیانی لێ بکەوێ بەڵام هەندێک تریش دەڵێن باشتر وایە کورد لە ئێستاە دەرفەتێکی ترە و دوا دەرفەتە بۆ کورد ڕەخساوەتەوە جارێکتر بۆی بتوانێت ناوچە کێشە لە سەرەکان یاخود ناوچە دابڕاوەکانی کە دەڵێن کۆنتترۆل بکاتەوە تۆ پێ دوایە کورد دەتوانێت لەم کاتەیە چی بکات خۆی چەند بژاردەیەک باس ئەکرێ بە نسبەت کوردەوە لەوەی کە ئایا کورد پشگیری ئەم جوڵانەوەی سود نەبکات ئایا پشگیری حکوومەتی عراقی بکە و ئایا لەو بینە بە بێلایەن بێن تۆ خەریکی کۆنتترۆلکردنی ناوچەکانی خۆی بێ ڕەنگە باشترین بژاردە ئەوە بێ کە خەریکی کۆنتترۆلکردنی ناوچەکانی خۆی بێ و پارێزگاری لە ناوچە بەتایبەتی ناوچە جەناکۆکەکان کە ئیسەکە تۆ دەژێر لە سەڵاتی هێزی پێشمەرگەوە سوپای بابلین کوردستانەوە کە ئەمە یەکێکە لە نقطە گرنگەکان کە ڕەنگە گفتو داهاتوی عراق داهاتوی گفتوگۆکان بگۆڕێ ئەوەی بۆ کورد گرنگە هەز بە مەترسی ئەمە بکە هەز بە ڕاستیە واقعی ڕاستەقینەی ئەم دۆخە بکە و بەو بارودۆخە ئیعلامیەی کە لە میدیای غەربە و بەتایبەتی شیعەکانەوە دروست بووە کە ئەمە مەسەلەن بەعسیەکانن ئەمە داعشە لە ڕاستیە وایە ئەوان وجودیان هەیە کورد ئەبێت تێ بگا کە ئەم ناوچانە ئێمە هاوسنووری لەگەڵ سونەیە و ئەم بابەتە بەشێکی هەرە زۆری پەیوەندی بە سونەوە هەیە و کورد بۆ ئەوەی بتوانێت بە سەلامەتی لەو شوێنانە بژی هەل لە ئێستەوە جگەل لەوەی ئیجراعاتی ئەمنی تون بگرنە بەر و ناوچە سنووریەکان دەست بەر لێدانی خندەق و ناوچە سنووریەکانی خۆیان قەتعکەن لەگەڵ هەموو ناوچەکانی ئەوەی کە لەژێر نزیکە لە داعشەوە لە ڕووی سەربازی و ئامادەگی تەواو بکەن هەماهەنگیەکی تەواو لە نێوان هێزەکانی پارتی و یەکێتیە بە تەواوەتی دروست ببێت لەوێ پێ دوایە ببێت لە ڕاستیا ڕەنگە بۆی بارودۆخی سەرەتای ئێستا ببێ بەڵام لە مەسەلەی غەنیما هەنێ ڤیدیۆوانە بڵاوبۆتەوە کە هەنێک دەستکەوت هەبووە کێشەی لەسەر دروست بووە ئەو ویستێتی بیا بۆ سلێمانی ویستە بۆ هەولێر ئەمە زەرێکی زۆر ئەدا لە ڕاستیا لە ئەمنیەتی ناوچەکەەوە بێت درزێک بۆ هێزەکانی با بڵێن کوردی کە ڕەنگە لەلایەن هێزەکان ترە بەکار بهێنرێ بەڵام ئەوەی تری کە گرنگە لە ئێستەوە کورد بە بچوونی من ئەبێ لەگەڵ عشایری سونە دەست بە گفتوگۆ بکات و لەگەڵ یانە شێوازێک لە دۆخێک بێنێتە ئاراوە کە ئەو ناوچانەی کە کورد عەرەبی تایە و لەژێر کۆنتترۆلی کوردایە ئێستا ناوچە جێناوەکەکان زەمانەتی پاراستنیان بکرێ زەمانەتی مافەکانیان بکرێت کە پەراوێز ناخرێن وەکوی کە حکوومەت عراقی کردوێتی و لە ڕاستیا کە ئەوەی شێوازێک لە ڕێکەوتن لە نێوانیانە بێتە ئاراوە بەبێ ئەوە زەحمەتە کورد بتوانێت لەو ناوچە بە ئارامی بژی زەحمەتە بتوانێت بە بێلایەنی هیچ شتێک نەکە بارودۆخەکەەوە بە ئاسانی بچێتە سەر دوای دینەوە سەر ئەوەی بتوانانی باز لەوە بکەین کە کورد تا چەندێک ئەتوانێت ئاوا کەرکک کۆنتترۆل بکات و چەندێک درێژە ئەخانێ دەما بەڵام ئێستاژ ڕۆژنامەوان ئاوارە حەمیدمان لەگەڵا ئاوارام کاتت باش هەموو کاتێکتان باش سپاس دەکەم کاگاوارە فەرموو ئەگەر لەم بارەیەوە هیچ دید و بۆ چوونێک یاخود پرسیارێک هەبێت بڵێم زۆر سپاس بە خۆشی بۆ بەڕامەکەتان و بەخێراتی میوانەکان هەڵبەت ئەوەی یعنی من تێبینیم کردووە لەسەر هاتنی داعش بۆ عراق یان بۆ مووسڵ پێم وایە لە ماوەی ڕابردوو دەوڵەتی ئیسلامی لە عراق و شام داعش کە لە سووریا کار و سەلاجەکان فراوان بوو بەڵام وەک پێویست وەک ئەوان چاوەڕێیان نەکردیان توانیوە لە بەرامبەر ڕژێمی ئەسەد یاخود بەرامبەر پێدا یعنی ئەوان چاوەڕێیان نەکرد نهاتۆتە دی هەر بۆیە نایانەوێت ئەم پێگە و ئەم هێز و ئەم لایەنگرێن کە
خەڵک بۆیان هەیە بە شێوەک لە شێوەکان کە هەموو گروپێک لە ئەنگلی تایبەت بەخۆی هەیە نانەوێت ئەمەیان لەدەستی بۆیە بە هەلیان زانیوە بە تایبەت سعودیا کە یعنی سەرپەرشتیاری ئەم بەرەی سونە ئاکات ئەوێت لە عێراقتەن حافەزەیەک یاخود هەرێمێکیان بۆ خۆیان هەبێت ئەمەش پێم وایە ئەمەی کە لە مووسڵ بە تایبەتی لە مووسڵ هەیە هەولێر بەغدا ئەنقەرە چەند شوێنێک ئاگاداری ئەمان بۆ نمونە ناکرێتەوە لە شوێنێک شارێک ئەگەر بە تەنها نەحیەکیش ینی گروپێک بەسەر کات لە کاتێک تەنها یەک بەرپرسیش دەژیر نەکرێت یان یەک بەرپرس بریندار نەکرێت ینی ئەمە شتێکی حتمیە هەربوو پێم وایە ئەوەی ئێستاش کە هەیە تەنها ئەوێ کورد لەو چارچێوەیە بتوانی وەک کە لەو ڕۆ لە دوونێەوە کردوێتی ئەوەی کە کردوێتی پێویستەکە پێگەی خۆی لە ناوکان بەهێز کات لەبەر ئەوەی لە هەر کاتێک ئەگەر پێگەی خۆی بەهێز کرد پێم وانییە یعنی حکومەتی عێراق یان لە نێودەوڵەتیش بتوانرێ ینی تاکید لەوە بکرێتەوە کە پێویستەکە کورد ئەو ناوچانە جێ بهێڵێت بۆ قەنەعەتی من وایە ئەوەی هەیە شەڕێک نییە بەرامبەر بە کورد پێویستەکە کورد ئاکەمە پرسیارێکیش بۆ میوانەکان ئایا پێویست ناکات کورد لە بەرامبەر ئەوەی بە قورسایی خۆی بمێنێتەوە لە سەنگەرەکان بەڵام پێویستەکە مامەڵەیەکی دروست لەگەڵ دراوسێکانی بکات من پێم وایە ئەمە ئەبێتە دراوسێکی هەرێمی کوردستان واتە مووسڵ بە فەرمانڕەوای داعش ئەبێتە دراوسێک بۆ هەرێمی کوردستان واتە پێویست ناکات لێرە هەرێمی کوردستان مافی دراوسێتی یان هەرچی دراوسێتی بەرامبەر بە مووسڵ بە داعش بەڵێ کاگاوارە حەمید زۆر سپاس دەکەم بۆ تێبینەکانت کاک سەرکەوتەر وەکو خۆتش باس کرد کە کورد با بڵێن پێویستە و توێژ لەگەڵ عشایری سونەکان دەست پێ بکات ئەو ئەگەر هیچ دید و بۆچونێکی ترت هەیە لەسەر قسەکانی کاگاوارە پشگیری قسەکانی کاگاوارە لە ڕاستیە ئەوە کورد لە ئەمری واقعا با بڵێن دراوسەی سونەکانی نیەمە سنوورێکی یەکجار درێژمان لەگەڵ سونەکانە هەیە بەشێکیشی ناوچەی شاخاوی نین و ناچیت دەشتین و اختراقکردن لە ڕووی ئەمنیەوە ئاسانترە و ئەگەری پێکدادان لە ڕاستیە لەگەڵ مەترسی گەورەتە دروستەکە وەک لەوەی کە لەگەڵ ناوچەکانترا هەمانە بەڵام لە ڕاستیە کورد دەتوانێت لەگەڵ کیا گفتوگۆکە من پێشتر وتم کە سێ ڕوئیا هەیە ڕوئیای ئەم داعش دروستکردنی دەوڵەتێکی سونی ئیسلامی لە بینی عێراق و سووریا کە ئەمە نە دەوڵەتیان زەحمەتە قبول بکرێ ئەوەنە لە ئەمری واقعیشە ئەگەرێکی هەیە ئەمە دروست ببێ دواتر بۆ کوردیش ئەمە مەترسیدارە لە ڕاستیە دواتر ئەوەی کە هەیە باسیەکان ئایا باسیەکان کورد زەحمەتە بە گەڕانەوەی باسیەکان ڕازی بێ لە ڕاستیە مەترسێکی گەورەیە بۆ سەر کورد ئەوەی کە هەیە تاکە هێزێک ئەم هێزی سونانەیە کە ئەمە لە ڕاستیە بەرئەنجامی زوڵمی حکوومەتی مالیکی بەرامبەر سونەکان و بەرامبەر پەڕایوەز خستنیان ئەم ڕاپەڕینەیان شێواز لە ڕاپەڕین و پشگیریکردنی داعش و باسیەکانیان دەست پێ کردووە ئەوەی کە گرنگە کورد لەگەڵ ئەمانە بێ گفتوگۆ بکە و لەگەڵ ئەمانە دراوسێمان لە ڕاستیە بەڵێ کاک ئاوارە ئاماژەی بۆش کرد کە کورد پێگەی خۆی بەهێز بکە بۆ نمونە باسی لە ناوچە دابراوەکان کرد لە کەرکووک باشە لە 2023 هەر واگوترا کە کورد پێگەی خۆی لەو ناوچانە بێزکە بەڵام دوای بینیمان کە لە ژێر فشارە کورد ناچار بوو بکشێتەوە لە ناوچەکە پێ دوایە ئەمەش جارێکی تر دووبارە بوونەوەی ئەو مێژوانە بێت لە ڕاستیە ئەوەی پێشووتر لە 2023 ڕوویدا دوو هاو کێشەی زۆر جیاوازتر بوو ئەوەی کە لە ڕابردووە بوو کورد دۆخێکی دەستوری لە عێراق نەبوو و چارەنووسی ناوچە جەنگەکان بە هیچ شێوەیەک لە هیچ دۆکیومنتێکە باز نەکرابوو کە چۆن بڕێوە ئەبرێەوە چۆن چارەسەر ئەکرێ و چی ئەکرێ لەبەرەوەی هیچ شتێکە لە دەستوری عێراقی ئەو کاتە هیچ شتێکی وان نەبوو کێ لە ئەرزی واقع حکومدار بوو ئەمریکەکان حکومدار بوون و هێزی ئەمریکەکان بوو فشاریان بۆ کورد کرد کە بێ بگەڕێنەوە لە ئەنجامی ئەوە بوو ڕاستیە کورد خراپ مامەڵی کرد لەگەڵ چوو ئەوێ فەرهود ڕوویدا لە ڕاستی هێزێکی نیزامی تا ڕادەیەک شێوازێک لە نیزامی بوون لە ئێستا هەیە و هێزێکی ئامادەترە و ڕاهێنانی پێکراوە چەک و ئەسڵی ئەوانەوە پێشکەوتوترە ئەمەی کە ئێستا هەیە بەڵام ئەوەی یەکگرتووی خیتابی ئەو دوو هێزە سیاسیەکەی کوردستان کە هێزی چەکداریان هەیە پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە مەترسیە نەک مەترسیە لە ڕاستیە بۆ سەر ناوچە جەنگەکان مەترسیە لە کوردستانە لە هەر کاتێکی گۆڕانی باڵانسی هێزە ئەم هێزانە بەکار بهێنرێتەوە بەڵام بزات بۆ ناوچە جێناکۆکەکان مەترسی ئەمە لە هەموو کاتێک زیاترە بەڵام ئوەی کە گرنگ ئایا ئەمە ڕوئەدا ئایا بەغدا ئەتوانێ ئەم شارە لە کورد کات زەحمەتە حکوومەتی عێراقی ئەو توانایی هەبێ جارێکی تر لە ماوەیەکی دوور و درێژە
ئەم فشارە لە کورتکە وەک زەحمەتە کۆمەڵگەی نێودەوڵەتی و بەڕایەتی تورکیا و ئێرانوانە ئەو فشارە لە کورتکن کە لەو ناوچانە بکشێتەوە چکن بەدید کێ لە ئێستا ڕێکخراوترین هێز لەو ناوچانە کە بتوانێت بەر بە هێزی با بڵێن داعش بگرێەوە پاشەکشە با بڵێن بەرەو بەغدا بڕۆن تاکە هێزێکی ڕێکخراو هێزی کوردیە بۆیە زەحمەتە ئەو فشارە لە ئێستا بکرێ ڕەنگە لە داهاتوە بۆ مەسەلەی مامەڵەکردن لەسەر پرسی نەوت و چارە نووزێک لایکردنەوەی چارە نووسی ناوچەجانەکان ئەم فشارە بکرێ بەڵام ئەوە کەوێتە سەر ئەوەی تا ڕادەیە و کاتە کۆگوتاری کوردی چەندێک یەکگرتووە لە ڕاستیە فشارە نێودەوڵەتیەکان چین کارتەکانی کورد چیە بۆ من نەدان بۆ ئەو فشارانە ئەو بارودۆخێکە ڕەنگە لە داهاتوە بتوانین چاوەڕوان باشە کاک سەرکەوت باست لە مەسەلەی دەستور کرد و هەروەها مادی 140 پێ وایە دەستوری عێراق ئێستا شەرعیەتی ماوە و لە ئەمری واقعا ئێستا ماوە لە حاڵەتێکە ئەگەر حاڵەتی وەکو دۆکیومنتێک ئەمریکا دانی پیانێت و کۆمەڵگەی نێودەوڵەتی دانی پیانێت و وەکو سەرچاوەیەک سەیری ئەەکەن بەڵام لە ڕاستی ئەگەر هات و حاڵەتی نائاسایی ڕابگەێنرێ ئەوەی کە مالیکی بەنیازە بیکە سەرۆکوەزیرانی عێراق ئەمە حاڵەتێک دروستەکە کە دەستور کاری پێ ناکرێ و عێراق کەوێتە فراغێکی دەستوریەوە و ئەو کاتە بارودۆخ کرێتە ئاراوە ڕەنگە بۆ کوردیش بەڕاستی زەحمەت بێ مامەڵە لەگەڵ کیاکە و مامەڵە لەگەڵ چی هێزێکاکە دوای دینە سەر مەسەلەی ئەگەر باری ئەنا ئاسایی لە عێراقدا ڕابگەێنرێت لەم بارودۆخەدا با بڵێن کورد دەبێت چی بکات بەڵام ئێستاش گۆگرێکی ترمان لەگەڵا کاکیوا خالید لە هەولێرەوە کاکیوام کاتت باش سپاس دەکەم کاکیوا فەرموو کاکیوا سڵاو خۆشەویستیم بۆ بەڕێست و بۆ میوانی ئازیێدا ئازیز خۆشەویست و تێگڕای کارمەندانی دەنج ئەمریکا و هەموو جۆگران بەڕاستی هێرخان مەبەستەوەرەکەت گەلێک جوان و لەجێ خۆیدایە بەڕاستی ینی هەچەند هەست لەو وەزعە ڕادەگرین وەک بوویک هەویەک و ئاوی زۆر دەوێت لەلایەک حکومەتی مەرکەز هێزی پاشەکشەی کردووە لەلایەک هێزی ئەمریکا دەیەوێت تەداخل کە و دەری هەردوو لە بەیەک ئەگەیمەوە ئاشی دەکەمەوە هێزی عێراق دووبارە هەر بسێتەوە و مالیکیش هەڕەشە دەکات دەرێ هێزم دەبێ بگەڕێتەوە و سزای زەبتەکانەدەم ئەسکەریەکانەدەم هەر ئێمەش هێزی چۆتە پێش من لەم بینە وەک کابرەتی سەرم سۆڵ دەمێنێ لە هێزی پێشمەرگە و قیادەی کورد و بەرپرسانی کورد و وەزارەتی پێشمەرگە هەتا ئیساکەنە هێزی پێشمەرگە هەتا ئیساکەنە بە ناوی حکومەتی هەرێمشۆ لە هیچ شوێنێک و ئیزاهەیەشی حتا عەرەبی جیرانەکانشمان ناوی کورد نەدەهات ئیساکەنە نەک عەرەبیەکان بەرکو ئەجنەبی و ئەوروپاش ناوی کورد یعنی ئەمە مای خۆشحاڵی سەربەرزیە بۆ ئێمەی کورد بەران لە ئیسایی وەزارەتی پێشمەرگە و سەرکردەی کورد و بەرپرسانی کوردی هەرێم و ڕۆشنبیران و ڕۆژنامەنووسان و هەتا ئیزاعەکانش ڕاستەکە نادەن و یەکجاری دڵنیایی ئێمە ناکەنەوە کە هێزی پێشمەرگە جێجی ئەبێ هەتاکو حەملین و هیچ کاتێک ناگەڕێتەوە یعنی ئەمە بەڕاستی ئەساسە تەماشای ئیسەکان ئەزمێریەکان سایتەکانەری لە ئەوروپیەکان لە عەرەبیەکان لە مەڵپەڕەکان لە هەموو شوێنەکان ئێمە چووکە بە حساب ئیزاعە هەمووی ناوی کورد دێنێ و بەرپرسی کورد بە چکێکی بەرز دائنێ ئەمە جێی سەربەرزی و ئێمەی کورد بەران ئێمە لە دوا ڕۆژ ئەترسین ئێستا داعش هاتووە ئەوەی کە ڕەت بۆ جانی کورد هات بەرانکە جارێک خۆی تاقیق کردەوە بە هێزی عێراقی بدی زەحمەتە چەند ڕاستە و ئێستا بەرپرسانی کورد ئەگەر جێگیری نەکەن هێزی پێشمەرگە و لەوێ مۆرگە نەبەستێ دنیا بەز ناتوانم دقیق وەرێ مدەکەی ئەوەندە بەران دوای ئەم سوپای عێراقی کە ئیسەوا دەستی بەسەرە گرتووە پاش مدەیەکی کردو و کاتەکە ئەڵڵەهو ئەعلەم ڕۆکاتەوە هەرێمی کوردستان ئەمجا بە شێوەیەکی خەتەرکرد ئەگەر هێزی پێشمەرگە لەوێ چۆریکا و بکشێتەوە دەومێت دەکەم لە سەرکردەی کورد لە بەرپرسانی کورد هێزی پێشمەرگە نەگەڕێنێتەوە بۆ خاترەوەی داعش دوای ئەم هێرشەی کردوێتی سەر عێراق و هێزی کشاندێتەوە مووسری دەستی بەسەریا گرتووە جارێکی کە دوای ئەوە ڕوو نەکاتەوە هەرێمی کوردستان و ئێمەش بە خەتەری وەکو عێراق بەرێ بەنامەگە بگرم دەستخۆشی لە بەڕێستەکەم و زۆر سپاس کاکیوا بەخێراتنی میوانی خۆشەویست دەکەم سپاس کاکیوا کاک سەرکەوت لەسەر قسەکانی کاکیوا وەڵا تێبینیەکی وام نییە تەنها شتێک کاکیوا بیری هێنامەوە من دوێنێ لەگەڵ هەنێک لەوانەی شیکەرەوەی بارودۆخی ئەمنین لە شیکردنەوەی بارودۆخی ئەمنی ئاسایشی جیهانین گفتوگۆمان لەسەر ئەوە کرد کە مەسەلەی مامەڵەکردنی پێشمەرگە چەند ڕێنماییەک هەبوو هەر ئەو کەسانە لە ڕاستیا لەگەڵ کەسانی نزیکی بڕیاردەر لە پنتاگۆنوانە کارەکەن چەند ڕێنمایەکی زۆر گرنگیاندا ئەوەی کە زۆر گرنگە پەرتەوازیەکی خراپ لە شێوازی مەسەلەی ڕاگەیاندن و مامەڵەکردنیان لەگەڵ پرسی پێشمەرگایە هەیە ئەو تەختی مباشرانی لە بەرەکانی جەنگە یەکجار خەتەرە لەسەر پێشمەرگە لە ناوچە جەناحەکانە ئەو بێ پەرتەوازیی شێوازی لێدواندانی هێزەکانی پێشمەرگە و هەر بەرپرسێک و هەڵەسەر لێدوانێکەیە
وعلى ئەوێمان ئەمە هەمووی خەتەری ئاساییشە بۆ داعش بەشێکی کوردی تایە خۆت ئەزانی خەڵکی کوردیان تایە لەبەر ئەوە ئەمە هەم بۆ ڕۆژنامە نووسێک ئەوەی سەبریندار بۆ هەندێک کوژراوە هەندێک کە بەجێگەی داخە تا ئێستا نووسی دیار نییە و ئەگەری هەیە ئەم خەڵکانێکی پەرلەمانتار خەڵکە چێتە بەری جەنگەکان لە ڕاستی مەترسیدارەوە ئەوە زۆر جێگەی مەترسیە پێویستەکە لە حاڵەتی ئێستاە بنکەیەکی سەربازی جێگی کراوکرا ناو کەرکووک و لە سەنجار و لە خانەقین هێزەکانی پێشمەرگە شوێنێکدا بنێن تاکە کەسێک لە هەریەکێک لەو شوێنانان ڕێگە پێدراو بێت کە لە دوانی ڕۆژنامەوانی بدا و کۆنفرانسی ڕۆژنامەوانی هەبێ بە هەموو چەند ساعتێک جارە لەگەڵ گۆڕانکاریەکانە و بە هیچ شێوەیە پێدوانیە ڕێگە بدرێت کە ڕۆژنامەوانان بچنە شوێنی جەنگەوە بۆ بە هیچ شێوەیەک لەبەر ئەوەی لە ڕووی ئەمنی ئاساییشەوە تەسیراتێکی یەکجا خراپی هەیە و زانیاریدانە بە هێزەکانی داعش و هێزەکانی شەڕکەرەکانی تریاژ سوپای عراقی و لە ڕاستیە واز لەو ئیفسیزازەکردنی جێشی عراقیە بێنن ئەو پۆستکردنەی کە بەڕاستی پێویستەکە موبایل بەکارهێنان و فەیسبوک لە هێزەکانی پێشمەرگە لە بەرەکانی جەنگە بە هەموو شێوەیە قەدەغا بکرێ ئەو ئیفسیزازکردنی داگرتنی عەلەمی عراق لە ناوچە کەرکووک و شوێنەکان ترا ڕوەدا بارودۆخێک دروستەکات حاڵەتێک دروستەکە شێوازێکی هێزێکی دش هەم سونەکان هەم حکوومەتی عراقی لە بەرامبەر کووردا دروستەکە کە ئەمە مەترسێکی گەورەی هەیە نە پرۆفیشناڵانەیە ڕاستیشە و نە شێوازێکی دروستیشە مامەڵەکردنە لەگەڵ ئەم واقعیکە ئێستا هەیە پێویستەکە ئەو دەستکەوتانی کە هەیە بە شێوازێکی نهێنی بەشێکی بهەڵڕێتەوە لە ئەمری واقع بسەپێنرێ شێوازێک لە دڵنیایی بە خەڵک بدرێتە ئەو ناوچانە پارێزراون بەڵام ڕاستی ئەو تەختی ئەعلامی ڕاستەخوانی لە بەرەکانی جەنگا ئەکرێ ئەو چوونی ڕۆژنامەنووسێکی یەکجار زۆر بە بەرەکانی جەنگ و خەڵکێک پەرلەمانتاران ئەم سیاسیانە و باس کرا کە هێزەکانی داعش تەقیان لە کاروانی پێشمەرگە هێزەکانی وەزارەتی پێشمەرگە کردووە وەزیری پێشمەرگەی تێدا بووە و سیارەکەی تەقی لەکراوە لە حاڵەتێکە بیهنە بەرچاوی خۆ دەگەم کەسان دەستگیر بکرێن چ جۆرە مامەڵەیەکی لەگەڵ ئاکەیت ئەوە بکرێن بارمتە تۆ چ جۆرە مامەڵەیەک لە بارودۆخی ئاکەی ئەمە چۆنەڵێ ینی بێگومان نقطەی زەعفی بەتاکید ئەوە مەترسێکی زۆر گەورەیە زۆر خەتەرە شێوازە مامەڵەکردنە لەگەڵ بارودۆخەکە و ئەوەش ئەو حاڵەتە خراپەی شیکەرەوەکانی سیاسی کوردی ئەکادیمیەکان تەنها خەریکی لە دوانی ڕۆژنامەوانین وندکان لە یەکەم کە لەگەڵ وەزارەتی پێشمەرگا تیمێک لەگەڵ پێپەرلەمانە پێک بهێنن نقطە بە نقطە لە ڕێگەی زانیاری هەواڵگرەکانەوە بەرەکانی جەنگی سونە و داعش و هێزی عراقی مەسەلەی ئەو چەکانەی کە بەدەست هاتووە لە کێوە ئەجوڵن لە ڕووی جوگرافیەوە بەردەوام ڕاستباردە بدەنە هێزەکانی پێشمەرگە و خەریکی کاری جدی بن تەنها ئەم بابەتە بۆ سەربازەکان جێنەیاڵین چکم سەربازەکان لە بوعدە سیاسیەکە ئەم بابەتە تێناگەن لە بوعدە کۆمەڵایەتەکانی ئەم بابەتە تێناگەن بۆیە گرنگە ئەکادیمیەکان و سەربازەکان بەیەکەوە کار بکەن بۆ ئەوەی بتوانن نەخشەیەکی یەکجار تۆکمە دابڕێژێ بۆ ئەوەی بەڕاستی ئەمە هێزێکی نظامیە ئێمە مامەڵە لەگەڵ 91 و ئەوانە ناکەین کە ڕاکەینە کەرکووک و بمانەوە بگەڕێنەوە ئەمە ئێمە بۆ ئەوە نەگەڕێنەوە باشە دینەوە سەر مەسەلەی ڕاگەیاندنی بارینە ئاسایی لە عێراقدا دێمە سەر ئەو پرسیارە ئەگەر هاتوو بارینە ئاسایی لە عێراق ڕابگەیەنرێت ئەمە چۆن چ کاریگەریەکێ بێ بۆ سەر کورد یاخود بۆ ناوچە کوردنشینەکان ئەگەر بارینە ئاسایی لە عێراق ڕابگەیەنێت لە ڕاستیە ئەوەیە کە لەگەر لە پەرلەمانەوە ڕابگەیەنرێەوە ئەگەرایە کورد دەنگ بەمە ئەدایان نادا ئەوە یەکێکە لە ئەگەرەکان و سونە دەنگی پێدایان نادا زەحمەتە تۆزێک لە ڕووی دەنگ و ئەوانەوە دەنگ بێنەوە پەرلەمان لە ئێستا دۆخێکی ئایان پەرلەمانە کورد دەنگی پێ بدایان لە ڕاستیە من پێم باشە وەکو دەنگ پێدان پێم باشە کورد دەنگی پێ نەدا چونکە لە ڕاستی حاڵەتی ناسایی ئەکەوینە بەرەیەکی شیعەوە دژی سونە ئەوە بێلایانی خۆی لە بابەتەکە ئاسان هەر بکشێتەوە لە پەرلەمانە دۆخی ئێستا بەرلایانی خۆی لە بابەتەکە ڕابگەیەنە چکم چارەسەر نییە ئەگەریش ڕوویدا زۆرینەیەک بە هەر زۆر لە شێوەکان دروست کرا و پێویستەکە کورد بە پەیوەندەکانی خۆی هەموو پەیوەندەکانی خۆی بەڕسمی لەگەڵ حکوومەتی عراقیە هەڵپەسێرێ پێویست بۆ ناکەن دەوڵەتی کوردی ڕابگەیەنە هیچ شتێ بکرێ بەڵام هەموو پەیوەندەکانی خۆی لەگەڵ حکوومەتی عراقیە هەڵپەسێرێ و هیچ پەیوەندێکی ڕسمی لەگەڵ ناکە هەتاوەکەوەی دەسوور تەفعیل دەکرێتەوە باشە دەڵێ پێویست ناکە دەوڵەتی کوردی ڕابگەیەنرێ ئەمە بۆ لەبەرەوەی لە ڕاستیە تۆ لە چ دۆخێکە ئەم بابەت دەوڵەتی کوردی ڕاگەیەنی لە دەبارە دۆخێکە تۆ عێراق خۆی ئەکوڵێ و تۆ قەیرانێکی گەورەتر بۆ عێراق دروستەکەی بارودۆخێکی گەورە دروستەکەی قەیرانێکی نێودوڵەتی دروستەکەی لە حاڵەتێکی وایە تۆ کەرکووک کەوتۆ دەژێر دەسەڵات باڵانسی هێز گۆڕاوە لە عێراقا کاردانەوەی ئێران چی ئەبێ لە بەرامبەر ئەمە من پێم وایە ظروفی مەوزوعی لە ئێستا ئامادە نییە بووەوە تەنها شێوازێک دروست بکرێ کە پەیوەندەکانی خۆی بە حکوومەتی عراقی و بۆ ماوەیەکی درێژ هەڵپەسێرێ و لە ڕاستیە هەتاوەکو کارکردن بە دەستور و بارودۆخێکی
پەلەکردن لە دروستکردنی حکوومەتی هەرێمێکێکە لەو هەنگاوە زۆر باشانەی کە بتوان لە ئێستا بیکەن و پەلەکردن لە داڕشتنی دەستوری کوردستان و ئێستا ناوچەجناوەکان لەو نەو ژێردەسەڵاتی هێزی کوردیایە ئەمانە هەمووی هەنگاوی زۆر گرنگن بەرەو مؤسساتی چوون و ڕاستیا چونکە بەڕاستی لە داهاتوو ئەگەر بەردۆخی عێراقیش ئاهێور بێتەوە حکوومەتی عێراقیش پێگەی خۆی بەهێز بکاتەوە باڵانسی هێز لە ئێستا لە عێراق گۆڕاوە کورد ئێستا لەگەڵ نەوتی کوردستانی ئەو ناوچانی لەژێر حکوومەتی هەرێمایە مامەڵە ناکە کورد ئەو نەوتەی کە بە نسبەت ئەمریکا و عالەمەوە کە گرنگە کەرکووکە کەوتوتە ژێردەسەڵاتی ئەو لە ڕووی ئەمنی و ئیداریکردنیەوە لە ژێردەسەڵاتی ئەوایە ڕاست لە ڕووی نێودەوڵەتیەوە لە سەرپەرشتی حکوومەتی عێراقیە ئەوە شتێکی دروستە بەڵام لە ڕووی ئەمنی و واقعەوە لە ژێردەسەڵاتی ئەوە باڵانسەکە ئەگۆڕێ بۆیە چاوەڕوانی ئەوە بکە کە لە بەرامبەر لە ڕاستە ڕاگەاندنێک تەنها شتێکی عاتیفی بێ بۆ دەوڵەتی کوردی کە لە ئەمری واقعە مەترسیەکان لەسەر کوردستان زیاتر بکە باشترە نەکرێ و دوا بخرێ لە بەرامبەر ئەوە پێگەی خۆی لە عێراق بێستر بکە و ئەو ناوچانە زیاتر کۆنتترۆل بکە و لە مامەڵی داهاتووترە ئەگەر بای ناسایی ڕاگەێندا شێوازی ئەوەی کە دەسووری لە عێراق کاری لەسەر بکرێتەوە شێوازی مامەڵەکردنی خۆی لەگەڵ عێراق بە تەواوەتی بگۆڕێ کە ئایا کۆنفیدرالیە یان جیابوونەوەی هەر شتێکی تر هەیە پێویست بۆ ناکا بەڕاستی لە ئێستا لە دوای ئەوە یەکسەر دەوڵەت ڕابگەێنرێ. بەڵێ کاک سەرکەوت ئێستاش تانیاخانمان لەگەڵا تانیاخان لە کفریەوە تانیاخانم کاتت باش ئەم کاتە باشێرەگیان سپاس دەکەم مەمنون فەرموو سپاس بەخاطر میوانەکەتەکەم هێرەخا من ئەمەوێت چەند شتێک لەسەر ئەم ڕۆژە ئێستای کوردستان عێراق بە تایبەت بخێنە ڕوو ئەمەوێت کاکسەرکەوتان دێشتە هەیە بیڵم تاچەند لەگەڵ ئەو وەزعە و لەگەڵ ڕاگەیاندەکانایە من ئێستاکە ئەبینم کەناڵەکانی ڕاگەیاندنی کوردی بە تایبەت چەند کەناڵێک ئەبینم بە زۆری وەستی کە داعش ئەکەن هەستاون هەموو دروشمەکانیان بۆ بە وێنەی داعش لەم کاتەیە کە هێزەکانی پێشمەرگە لە بەرگریان ئەوایە ئێستاکە نەک وەستی داعشیان بکردایە ئەو چەکانە و ئەو شتانەی کە پێشمەرگەی هەیەی ئەوایە باسی ئەوە بکران نەک هەستن باسی چەکە کورسەکان و باسی ئەو هێزەی کە داعش هەیەی و ئەو توانای داعش هەیەی ئەو باسی ئەکا ئێستا من چەکەناڵێک بینم لە کوردستانە بەڕاستی ئەوە زۆر نیگەرانی کردوم تەنها هەموو دروشمەکانی بۆ بە داعش ئەمە وای کردووە کە نازانم لە کوردستانە ئەم کەناڵی ئێستا خۆ بە کەناڵێکی ڕاگەندراوێکی داعش یاخود کوردی باسی ئەمە زۆر نیگەر دوور ئێستاکە ئەم دەرفەزی هاتووکە پێش ئەبینین هەموو ناوچە کوردستانەکان هەمووی سنوورەکانی کە لە کوردستانە هەمووی پێشمەرگەی لێیە یەک دەستێکی نەماوە کە پێشمەرگەی لێ نەبێت ئایا ئەمە دەرفەتێک نییە کورد بتوانێت سنووری کوردستان بگرێتە سەر کوردستان و مادەی 140 دەبێتێکە کە چۆن لە 91 و 2003 دەرفەتێک بوو نەمان خۆتەوە ئێستا دەرفەتێکی کە نەدراوە بە کورد بۆ ئەوەی ئەم دەرفەتە بخۆدێتەوە و ناوچە دابڕازاوەکە بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان دووش ئەبینین کە کەسەکەوت باسی شتێکی زۆر جوانی کرد باسی ڕاگەیاندنەکانی کرد کە بە بەرنامەی ڕاستەوخۆ ئەچنە ئەوێ و بەرنامەک هەموو شتەکان لێ ڕاستەوخۆیە من پێم وابێ لە ڕووی ئیعلامیەوە زۆر هەڵەیە کاتی ئیعلامیەکان بەڕاستەوخۆ ئەو بەشتانە ئەگوێزنەوە یاخود پێشمەرگەکان من ئەزانم ئێستاکە خۆم لەسەر فەیسبووکم کە پێشمەرگەیەک لەسەر خەت بوو قسەی لەگەڵە کردم وتی وەسەوە وەڵای ئێمە باشی لەخوای گرنگی کاکە ئەوە وێناکەمە ئێستا من لەبەرەی جەنگەم و لە نزیکی سووریا هینم موسڵم ئایا ئەمە هۆکاری ئەوە نییە پێشمەرگە بەو فەیسبووک و یاخود بە تویتەر و بەم شتانەوە سەرخەڵ کراون بە موبایلەوە ئایا ئەمە زەرەری نییە بۆ پێشمەرگە لەو کاتەیە من دەستخۆشی لە تۆ ئەەکەم کە هەمیشە لە ڕووداوەکانە دەست پێشخە بوویتە نمونە و زۆر سپاس تانیاخان بەتەکەی وروژان و دەستخۆشی بۆ ئێوەش زۆر سپاس تانیاخان کاک سەرکەوت وەڵامی پرسیارەکە تانیاخان هەرچەندە پێم وابێ بەشێک لەو پرسیارانە وەڵام دراونەتەوە بەڵام ئەگەر هەر سەبارەت بەوەی کە ڕاگەیان بشێک لە ڕاگەیاندنی کوردی پشتگیری لە داعشەکە من تێنەگەشتم لەوەی کە ئایا لە ڕاستیە بەڕسمی پێم وانە هیچ ڕاگەیاندنی کوردی بەڕسمی لەوە بوو کە زیاتر تواناکانی داعش خەناندن لە ڕاستیە ئەوە گرنگە لە ڕبۆ ڕاگەیاندنی کوردی ڕاوێژکاری سەربازیان هەبێ کە ئایا ئەمە چ مەترسێکی لەسەر ئاسایشی کوردستان و لەسەر ئەمنی قەومی کوردستان هەیە ئەم شێواز مامەڵەکردن لەگەڵ هەواڵە داعش چی کردو پێشمەرگە چی کردووە زۆر گرنگە لە ئێستا ئاگادار بن کە ئەم شیکردنەوانەی خەنە ڕوو کە ئەم هەواڵانی بڵاویەکەنەوە ئاەت لە ئێستا بارودۆخە تەسیری هەیە لەسەر خراپی چکن لە ڕاستیە خۆت ئەزانی لە ئەمریکا چندێک پرۆفشنال و سربەخۆن ڕاگەیاندنی ئەمریکی
حەزەر زۆر لەوەکەن کە هەواڵێک بڵاوکەنەوە کە بابەتێک بڵاوکەنەوە ئایا بێتە هۆی زیانگەیاندن بە سەربازەکانمان لە بەرەکانی جەنگە ئایا بێتە نقطەیەک بۆ هێزە نەیارەکانمان لەبەرەوە زۆر گرنگە ئەوەی کە بڵاوکەن ڕەنگە ئەوان بە بەس نەبێت لە نەزانی لە ناپرۆفشناڵەتی بێ لەسەر بابەتەکە ئەوە سەبارەت بەوەی کە دەرفەتە ئایا ناوچەجانەکان ئێستا کەوتوتە ژێر کۆنتڕۆلی کوردەوە و بەشێکیشیان هەر لە ڕاستی لەژە کۆنتڕۆلی کووردا بۆ لە 2023 وەکو ناوچەکانی دەوروبەری مووسڵ و خانەقین و ئەمری واقع سەپێنراوە ئەو ناوچانە حکومەت عێراقی نەیتوانێت لێ نزیک بێتەوە ئەوش کە ئێستا ڕوویدا و من پێم وایە ئەبێت ئەمری واقع ئەوەی کە گراوند فاکتس کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەمە زۆر دەوری هەیە کە تۆ چۆن توانیت ئەمری واقع بسەپێنی و ئەوەی کە وتم لە ڕاستیە تەنها ناردنی هێزەکان بەز نییە ئێمە تازە بووینە بەشێک لە عەراب لە ناوچانە ئەژی و بەشێکی زۆریشان هەسنوورمانن چۆن وا ئەکەین ئەم ئاسایشە ئەپارێزین و لە ڕاستیە وا ئەکەین ئەم عەرەبانە هەز بە ئەمان بکەن لە ناوچەکانی دەسەڵاتی ئێمە و بارودۆخێکە دروستەکەین کە قبولی دەسەڵاتی ئەمنی کوردی بکەنەوە بیسەلمێنن کە هێزی پێشمەرگە و هێزی کوردی ڕێگە ئەو بارودۆخە خراپی کە چەند ساڵێکە لەو ناوچانە هەیە لە کەرکووک لە جەرەولا ناوچەکانی تر هەیە ئەوە دووبارە نابێتەوە ڕێگە نادرێ خەڵک ژیان بکەوێتە بەرمەترسیەوە. باشە کاک سەرکەوت هەمومان دەزانین لە بارودۆخێکی ئەوهادا زۆرجار فشاری ئابووری دێتە گۆڕێ ئایا هەرێمی کوردستان یاخود ئیداری هەرێمی کوردستان چەندێ ئامادەیە بۆ ئەو فشارە ئابووریە؟ لە ڕاستیە ماوەیەکە حکوومەتی عراقی ئەو بودجەی کوردستانی بەشێکی زۆری هەرە زۆری بڕیوە و نینێرە بە کوردستان ئەمانە تەسیراتیان هەیە لە ئێستا لە عراق لە بەرچاوگرتنی باری ئێستاژ ینی چەندێک موچەی زۆر کەس دوواکەوێتیان نادرێت بەتەکیت ئەوەی ئەکەوێت سەر ئەو سەر هەستەکەم بە واردۆخی کە ئێستا دروست بووە دەرفەتێک بۆ کورد لە پێشەوەی ئەگە بتوانێت ڕێژەی هەناردەکردنی نەوتی خۆی زیاتر بکە بۆ بازارەکان لە ئێستا توانێت بیفرۆشێ ڕەنگە فشارەکانی حکوومەت عراقی لە ئێستاە لەم بارودۆخی ئێستا لەسەر کورد نەبێ کە ئەم بارودۆخە بۆ عراق ئەو لەوێت ئەوەی ڕوبەڕووی داعش بێتەوە و لەسەر ئەو بابەتانە کاکە ڕاستیە ئەگەری ترسی ئەوە هەیە کە حکوومەت عراقی بڕوخێ بۆیە بۆ کورد گرنگ لە ئێستا هەناردەکردنەکە زیاد بکە و پەنا بۆ کۆمەلگەی نێودەوڵەتیشدا لە ڕووی مەسەلەی فشارکردنێکی زیاتر بۆ سەر عراق بۆ ئەو بارودۆخە دارایی کە دروست بووە کە بە تایبەتی ئەمریکا کە بتوانرێت ئەو پارێ لە عراقەوە بنێت هەتاوەکو هەناردەی نەوت زیادەکرێت و ئەتوانرێت تا ئارادە لە ڕادەکان کارتی کەرکووک بەکار بهێنرێ نەوتی کەرکووک کە لەوێ لە بەرامبەر ئەو ناردنی پارەکەیان نەک ئەوەی کە نەوتی کەرکووک ڕاستی دەستی بەسەرا بگرینەوە کێشێکی گەورە دروستەکان لە دۆخی ئێستاە و بێتە شێوازێک لە چاوچنۆکی و تەماحکاری کورد لە شارعی عەرەبی و لە شارعی جیهانیا دروستە بێ بەڵام ئەوەی کە وەکو فشارێک بەکار بهێنرێ کە لە بەرامبەر ئەو پاراستنە ئەو هێزە ئەو ئێستا هێزی کورد لە نەوتە لە عالەمە ئێستا گۆڕانکاری بەسەرا هاتووە ڕاستی گفتوگۆکان گۆڕاوە ئێستا جارێکی ترێمە باسی با بڵێن ملیۆنێک بەرمیل لەو ناکەن ئێستا باسی هێزی کورتەکەن ڕەنگە 2 میلیۆن بەرمیل لەو دەتوانێت بە کەرکووک و ناوچەکانی ترەوە بکە لە باسی ئەوەکەن کە تاکە هێزی هیوایە بتوانێت ئەو ناوچانە بە ئامنی و ڕێگە بدا بۆ ناوچەکان بڕواتە دەرەوە ئەمانە کۆمەڵ کار دەتوانێت بەکاری بێنێ لە بەرامبەر فشارکردن لە حکوومەت عراقی بۆ هەناردەکردنی بۆ ناردنی پارەکە بۆ هەرێمی کوردستان. بەڵێ دوا پەیوەندی تەلەفۆنی وەردەگرین کاکەریم چولیمان لەگەڵا کاکەریم ئەم کاتت باش ئەم کاتێکتان باش زۆر سپاس فەرموو. بەڵێ من پێ خۆشە پرسیاری ئەو بکەم ئایا بە بۆ چوونی میوانە بەڕێزەکەتان کورد دەتوانێت لەناو کەرکووکە بمێنێتەوە ئەو باسیەوە دەکات کە ئەتوانێت بە ڕێگای نەوتی کەرکووکەوە یاخود بەڵێن ناردەی نەوتی خۆی زیاد بکات یاخود فشار لەسەر کۆمەڵگەی نێودەوڵەت دروست بکات. بەڵام لەوانەیە پرسیاری سەرەکی ئەوە بێت ئایا ئەم شەڕی ناوخۆی لە عێراقە کە ئەمڕۆ من پێم وایە بە فتواکەی عەلی سیستانی تازە شرعیت درا بە شەڕی ناوخۆی بە تایبەتی شەڕی شیعە و سونە ئایا کورد دەتوانێت لە حاڵەتێکی وادا لە ژێر فشارە هەرێمیەکان یاخود نێودەوڵەتەکان کە تەنانەت ئەمریکاش ڕازی نیە لەسەرەوەی کورد ببێ بە بەشێک لە هەرێمی کوردستان لەو ناوچانە بمێنێت کە ناوچەی کوردستانی و ئێستا لەم یەک دوو ڕۆژە دەستی بەسەردا گرتووە یاخود چووەتە ناویان کە ڕادیۆتی سەر هەرێم بە شێوەی لە شێوەکان کورد ئەتوانێت لەو ناوچانە بمێنێت ئەتوانێت خۆی ڕاگرێت بەرامبەر بە فشارە نێودەوڵەتیەکان. بەڵێ کاکەریم زۆر سپاس و پەیامەکەت گەیشت زۆر بە کورتی چونکە وادی بەرنامەکەمان کەمە کورد دەتوانێت چۆن خۆڕاگرێت. من پێم وایە لە ئەمرێکی واقع دروست بۆ پێم وایە ئەگەر بێت و بارودۆخی ناوخۆی هێزەکان بتوانێت بە یەکگرتووی بمێنەوە گوتاری کوردی یەک بخرێ و کێشی تێنەکە کورد دەتوانێت لە کەرکووک بمێنێتەوە لە ڕاستیە مەسەلەی ئەمریکا ئێستا هەستەکەم گۆڕانکاریێکی گەورە بەسەر بە هەڵوێستی ئەمریکایەت لەوەی کە ئایا ڕازیە بێ کەرکووک لە ژێر
دەسەڵاتی کورد و پێشنەگای بمێنێتەوە بەڵێ ڕازیە بێ ئەگەر ئەوان زەمانەتی ئاسایشی نەوت بکەن زەمانەتی ئاسایشی کورد و پێکەوە ژیانی تو کورد و تورکمان و عەرەب بکەن و بتوانن شێوازێک لە ئاسایش لەو ناوچەیە دروست بکەن ئەبێتە ئەمری واقع و لە ڕاستی ئەتوانێت بمێنێتەوە تەنها بەمەرجێک ئەگەر بێت و کێشە لە بینی هێزە کوردیەکانە خۆیان دروست نەبێت کێ کۆنتڕۆلی ئەم ناوچەیەکە کێ کۆنتڕۆلی ئەم ناوچەیەکە ئەم یەکگرتوویە زۆر گرنگە بۆ کورد و من پێم وایە ئەوەی کە بۆ ئەمریکا گرنگە تەگەرە دروست نەکرێت بۆ هەناردەکردنی نەوت و شەڕێکی تر تائیفی لە بینی ئەوی لە بینی سونە و شیعە هەیە کۆی کاکەریم باسی کرد لە دوای فتواکەەوە ڕەنگەی تر بڵین ئەو شەڕ ڕاگەیەنرا لە بینی کورد و عەرەبیش دروست نەبێت لە ڕاستیە و بتوان ئەو ناوچانە کۆنتڕۆڵکردن لانیکەم بەشی گەورە لە عێراق بە ئامنی بمێنێتەوە بۆ ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتیش گرنگە. بەڵێ کاک سەرکەوت شەمسەدین شارەزایی بواری یاسایشی جیهانی زۆر سپاس دەکەم کە بۆ ماوەیەم کاتژمێرە لەگەڵماندا بووی. خۆشەویستان لێرەژدا هاتینە کۆتایی بەرنامەی هەلە واشنگتن یەم هەفتەیەمان تا بەرنامەی داهاتوو هەفتەی داهاتوو لەگەڵ سڵاوی هەموو کارمەندانی بەشی کوردی دەنگی ئەمریکا و خۆم هێرۆ زەنگەنە و هاوکارم شوان ڕەشید دەرهێنەری بەرنامەیەم کاتژمێرە و ئەندازیارانی دەنگ و ڕەنگ محەممەد سولەیبی و ڤۆیتێک زۆرنیاک هەر شاد و بەختەوە بن. ئێرە واشنگتنە دەنگی ئەمریکا.